هەورامان. گوندەکانی هەورامان ئەنجومەنێکیان هەبووە بە ناوی ژیلاومەرێ. ئەم ئەنجومەنە 4 ساڵ جارێک لەلایەن خەڵکی گوندەکانەوە هەڵبژێردراوە. پیریان ڕیشتپی گوندەکە سەرپەرشتی هەڵبژارنەکەی کردووە. 4 ساڵ جارێک هەموو کەس مافی دەنگدانی هەبووە بۆ ئەنجومەنەکە. هەرکەس ویستویەتی لەلای پیر خۆی کاندید کردووە. بەڵام زۆربەی کات کەسانی بەڕێز و بەتوانا و شاعیر و خاوەن کەسایەتی خۆیان کاندید کردووە. 15 ڕۆژ بەر لە ڕۆژی هەڵبژاردنیش ناوی کاندیدەکان ڕاگەێنراون. هەریەکەیان ناوی میوەیەکی وشکراوەی ناوچەکەی هەبووە، وەک گوێز و تو، لەتکە هەرمێ و لەتکە بەهێ و مێوژ و هەڵوژە. ژمارەی کاندیدەکان 15 بۆ 20 کەس بوون. بەپێی گەورەی و بچووکی گوندەکان 4 بۆ 7 کەس هەڵبژێردراون. ژن و پیا و کوڕ و کچ مافی دەنگدانیان هەبووە. بۆ ئەوانەی بۆ یەکەم جار دەنگیان داوە تاقیکردنەوەی جەستەی وزری کراون. تاقیکردنەوەی جەستەی بەوە بووە کە 2 بەرد لە بەردەم دەرگای مەرێ دانراون. بەردی کوڕان لە بەردی کچان گەورەتر بووە. هەر کەس بیتوانایە بەردەکە تا ناوقەتی بەرز بکاتەوە دەیتوانی بەشداری لە هەڵبژاردنەکە بکات. تاقیکردنەوەی هزریش هەریەکە لە 3 پرسیاریان لە ئاوێستایی هەورامان و معریفەتی پیر لێکراوە. هەر یەکێکیان توانی بێتی 2 پرسیار وەڵام بداتەوە، ئەوە لە تاقیکردنەوە زیرەکە سەرکەوتوو بووە و توانیوێتی دەنگ بدات. هەر کەسێکیش ئەو میوەیەی کە ناوی پاڵێوراوەکەی لەسەر بووە خستوویەتیە توورەکەیەکەوە لە بەردەم چاودێرەکان. کاتێکیش کۆتایی بە دەنگدان هاتووە، بە پێی ژمارەی میوەکان کاندیدەکان هەڵبژێردراون و بوونەتە ئەندامی ئەنجومەنی ژیلاومەرێ. سەرۆک و ئەندامانی ژیلاومەرێ بۆ ماوەی 4 ساڵ لەبەر ڕۆشنایی ئاوێستای هەورامان و ماریفەتی پیر حکومڕانیان کردووە. هەر تاکێک لەسەری پێویست بووە ملکەچی بڕیارەکانی ژیلا بێت و سزای سەرپێچەکانیش دراوە. ژیلا بەردەوام لە ژیان و گوزەرانی خەڵکەکەیان پرسیوە. لە پێناو خۆشگوزەرانیدا لە دەوڵەمەندەکان هاوکاری و قەرزیان وەرگرتووە. مافی ژنان لە هەڵبژاردنی ژیلاومەرێدا بە تەواوەتی پارێزراوە. تا ئێستاش لە مێژوودا ژیلاومەرێ بە کۆنترین پەرلەمانی جیهان ناوی دەرکردووە. لە ماوەی ڕابردوودا نووسراوێکی کۆن بە زمانێکی تێکەڵی فارسی و کوردی و زەردەشتیانە دۆزرایەوە. تەمەنی نووسراوەکە بۆ 422 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. چەند بابەتێکی تێدا بووە، لەوانە ژیلاومەرێ 99 پیرە حکومڕانی هەورامان. لە بەشی ژیلاومەرێدا باز لە بەڕێوەبردن و دەسەڵاتی هەورامیەکان کراوە کە چۆن توانیویانە ئەنجومەنێک دروست بکەن بە شێوەیەکی دیموکراسیانە وڵاتەکان بەڕێوەبرن و هەمان ڕۆڵی پەرلەمانی ئێستایی هەبووە. ئەو کاتە ناوی ژیلاومەرێ بووە کە تا ساڵی 330 کۆچی ئەم ئەنجومەنە حکمی کردووە.